بەڵام بەداخەوە ئەبینین مسلمانان شبه ئیجماعێکی سکوتی هەیە لەسەر ئەو وڵاتە فەقیرە. سەردەمێک بوو ملەتی ئێمە ئەچەوسایەوە بە دەستی ڕژێمی بەعس، ئێمەیان زیندە بەچاڵ کرد، ئەنفالمانیان کرد، کۆمەڵکوژی، مەقبەرەی جەماعی، کیمیاویان کردە سەرمان، ڕژێمێکی دڕندە، بەرنامەیەکی فاشل هاتن ئێمەیان چەوساندەوە. لە ساڵی هەشتاکان زوڵم و ستەم لەم ملەتەی ئێمە کرا، ئەبینین ئیجماعێکی سکوتی بوو لەسەر ئەو زوڵم و ستەمە، بەتایبەت لە وڵاتانی ئەوروپا، ئەمریکا، بریتانیا. بۆ نەیەنەزانی ئەو ملەتەی ئێمە چەوسێتەوە؟ ئەی نەیانزانی دێهاتەکانی ئێمە کاول بووە؟ ئەی بۆ نهاتنە جواب؟ نایەنە جواب. سیاسەتەکە وا ئەخوازێت. ئەمڕۆژ بە هەمان شێوە وڵاتی بۆرما، مەملەکەی ئەڕەکان، مسلمانانی تایە ڕێژەیان دەگاتە 5 ملیۆن بۆ 8 ملیۆن. لە ساڵی 1972 کۆچی لە عەهدی هارونی ڕەشید ئیسلام باڵی کێشاو چۆنا ئەو وڵاتە. لە خۆشی ئیسلام و ئەرکانی ئیسلام ناوێنە بلاد الأركان محبة یا محبة إلى أركان الإسلام. ئەمەندە ئیسلام لە دڵیان شرین بوو، وڵاتەکەیان ناونا ئەڕەکان، واتە ئەرکانی ئیسلام. بۆیە ڕۆژانە ئەبینین بە سەدان بگرە بە هەزاران چاڵیان بۆ هەڵەکەن و دەفلیانەکەن و خۆڵەکەن بەسەریانە، خۆزگا بەوەش کۆتایی بێت، بەڵام بەوەش کۆتایی نایە. خەڵکانێکە گرن قەل و پاچەیەکەن، بە زوندێتی کەوڵێکن، کەوڵ وەکو حەیوان، دەستی ئەبڕنەوە، قاچی ئەبڕنەوە، مناڵ دێنن هەردوو چاوی دەرەکەن، جەرگ و دڵی دەرەکەن، ئەی سوتێنن، پەنجەکانی یەک ئەبڕێتەوە بە تەور و بە ئاسن و بە شیش و بە دڕندانەترین شێوە مسلمانە نەچەوسێننەوە. بەڵام لەو لاشەوە ئەوانەی کەوا لافی دیموقراتیەت لێدەن و باسی دیموقراتیەتەکەن و باسی مافی مرۆڤەکەن، سێرەکەی بێدەنگن لەسەری. بۆ لەبەرەوەی ئەوان مسلمانن، چونکە کاتێ باسی مافی مرۆڤەکرێت باسی پاراستنی ئینسانی بێباوەڕەکرێت. وئیلا کوردی ئێمە مسلمان بوو کاتی ئەنفالکرا بۆ بێدەنگ بوون لەسەری. و ئێستا وڵاتی بۆرما قەتل و عامەکرێ بۆ بێدەنگن لەسەری. دەبا یەک نەسڕانیەک با یەک کافرێک لە ناو ڤاتیکان، لە ناو ئەمریکا، لە ناو بریتانیا پەنجەی لە خوێن بێ، هەموو وڵاتانی ئەوروپا دێتە جواب لەسەری. کەواتە ئەم ئیدعاکردنە و باسی دیموقراتیەت و باسی مافی مرۆڤ بۆ پاراستنی هاوڵاتیانی خۆیانە. بۆیە خوای تەعالە ئێمەش تاقیە کاتەوە، بەڕاستی ئیمانی ئێمە پێ تاقیە کاتەوە و ئیمانی مەسئول و حاکمەکانی ئێمەشی پێ تاقیە کاتەوە. ئەگەر عومەر بمایە ئەو حاڵەتەی ببینایە، بێدەنگە بوو لەسەری؟ ناوەڵا بێدەنگ نابوو لەسەری. بەڵام بەداخەوە و ئەمەش براکانم ئەم حاڵەتە وا نەزانن ئەمە شتێکی تازەیە. بۆیە ئەم موئامەرە و ئەم پیلانە قەدیمەن خوای تەعالە باسی بێباوەڕانمان بۆ کە لە قورئان کراوە دژ بە مسلمانان و کراوە دژ بە پێغەمبەران سەڵات و سەلامی خوایان لەسەر بێت. خوای تەعالە باسی ئەصحاب الأخدودمان بۆ کات. کاتێک کۆمەڵێ لە خەڵکی مسلمان بوون، موحید بوون، پاشای ئەو وڵاتە ئەمری کرد بە سەرباز و جوندەکانی، وتی بڕۆن چاڵی گەورە گەورە بکەن، ئاگری تیا بکەنەوە، هەر کەسێک ئیمانی هاوردۆ و فڕیدەن ناو چاڵۆ بیکوژن. کەواتە ئەو خەڵکانی کە ئەمڕۆ ئەکوژرێن لە بۆرما مەسەلەکە سیاسی نییە وەڵڵا. نەک بڵین ئەمانە خەڵکانێکن هاتوونە وڵاتی ئەوانی داگیر کردبێ، نەخێر، ئەمانە وەختی خۆیان دەوڵەتێکی مستەقل بوون. لە ساڵی 1972 هیجری مزگەوتی خۆیان هەبوو، مەعبەدی خۆیان هەبوو، حەلەقەی علمی خۆیان هەبوو، بانخواز و دوعاتی خۆیان هەبوو. بەڵام بۆرمێکان هاتن، بوذیەکان هاتن، تعدایان لەمان کرد، هەروەکو چۆن ڕژێمی بەعس تعدای لە ملەتی ئێمە کرد. كواتا مسألة دينا وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد. خو ما نيش تاوانش يعني إلا أونك وأنا مسلمان
هەر کەسێ دەعوە بکە بۆ لای خوای پەروەردگار باسی ئیسلامەتی کە ئەمانی کوژن. بۆیە لە ساڵی